تیواره بیرکاریه ناوی او کوچر بیرکاره ناوی او کوچر بیرکاره او لگندێکی مەریوانێ لە ڕۆژهەڵاتی کوردستانێش دایک بوو ئەو لە گوندێکی مەریوان لە ڕۆژهەڵاتی کوردستان لەدایک بوو زاروکاتی ئەوی دناف شەر و زەحمەتیاندا دەرباز بوو منداڵی ئەو لە ناو شەڕ و سەختیەکاندا تێپەڕی کۆچەرش بیرکاریە ماتمەتێکی بیرەزدی کرد کۆچەر زۆر حەزی لە بیرکاری بوو ئەو خۆرتێکی پر زیرەک و خەباتکاری بوو ئەو گەنجێکی زۆر ژیر و تێکۆشەر بوو ئەو چوو بریتانیایە و لەوێ خوێندە ماف و دۆمەن ئەو چوو بۆ بەریتانیا و لەوێ درێژەی بە خوێندنەکەیدا ئەو لەسەر پرسگیرەیکن هەری دیژوارن بیرکاریە خەبیتی ئەو لەسەر قورسترین کێشەکانی بیرکاری کاری کرد دی ساڵا 2018 وی خەلاتە فیلدز مەدال وەرگرت لە ساڵی 1980دا خەڵاتی فیلدز میدڵی وەرگرت ئەب خەلات وەکی نۆبلە بیرکاریە تێناسکردن ئەم خەلاتە وەک نۆبلی بیرکاری دەناسێت دەماوی خەلات گرت گوت ئەز vê خەلاتێ دیاری 40 میلیۆن کوردان دکم کاتێک خەلاتەکەی وەرگرت وتی ئەم خەلاتە پێشکەش بە 40 ملیۆن کورد دەکەم وی نیشاندا کو زەرۆکێکی گوندی ژی دکارە ببە شامپیۆنێ جیهانێ ئەو نیشانیدا کە منداڵێکی گوندچینیش دەتوانێت ببێتە پاڵەوانی جیهان کۆچەر بیرکار ڕوومەتە هەموو کوردان بلند کرد کۆچەر بیرکار شکۆی هەموو کوردێکی بەرز کردەوە ئەو نەها لە زانینگەیەن هەری مەزن دەرسێ دەدە ئەو ئێستا لە گەورەترن زانکۆکاندا ئەوانە دەڵێتەوە زیرەکیا ویر و ناهیەک ئەژی بۆ خۆرتێنمە ژیری ئەو ڕووناکیەکە بۆ گەنجەکانمان سەرکەفتن نەتەزادفێ ئەنکاماکە داگیرانێ سەرکەوتن ڕێکەوت نییە ئەنجامی ڕەنجی زۆرە دەستخۆش کۆچەر بیرکار تو سەر بیلندی ئەمەیی دەستخۆش کۆچەر بیرکار تۆ سەربەرزی ئێمە